يعني شتشوامان لو نكره يعني كبربا جنزي بدرتو جنز يعني زياتر فكر بكاتو فكر لو لا يعني اشتباش بتزيد نوانا بداخل زورو يعني دوباره دكمو حيف كشتشوانا كريا لكردستان سازور جنزمانية لولاتاني أوروبا بي هربا بارا دكردرن يعني بس تيا إجلو أو كومبانيا كان لو أو شركات أنا بكاتن كوا احتمال بيدريتن استورا لخوم دس بيكم أجل من ببرسي ناو نشاني مطعميكم بيبلي راسو خو بيدلي بلا ما كتاب خانيكم لي برسي برواب كنازاني حتى كي مرتنا ليه كتير بقريب دبي ما روشن بيبي اهتمام بخير نوا بدين اهتمام بكتاب بدين كتاب بخيرني نوا حتى كي هر خوارد نوا پەرتووک زۆر گرنگە گەر ڕۆشنبیرێکی زۆر چاک دەداتە ئەو کەسانەی کە پەرتووک دەخوێنەوە دەچەسپێ زیاتر لە ناو مێشتیان کە بە دەیخوێنەوە و شەکان بە چاوی خۆیان دەبینن بەڕای من زۆر باشتر دەچەسپێ لە مێشتیان لەوەی کە تەنیا بە چاو سەرپێیی بە خێرایی بە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یان لەو شتانە کە دێتە بەرچاویان. برای من ئەوەندەی لە کوردستان گرنگی بە خواردن و خواردنەوە دەدرێت ئەوەندە گرنگی بە خوێندن نادرێت بەڵام ملەتی ئێمە زیاتر پێویستی بە ئەوەیە گرنگی بە خوێندن و خوێندنەوە بدات چونکە پێویستمان بە ملەتێکی زیاتر ڕۆشنبیر هەیە لە ئێستادا پێویستە خوێندنەوە وەکو کلتورێک وەربگیرێت.